وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ڕێگای دەرکردنی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2010 و بە فەرمانی ژمارە 3534 لە 27 پێنجی 2010 بەستنی پێوەری میکانیکی بۆ هاوبەشەکانی ئاوی کرد بە ناچاری و ئەم پرۆسێژ لە ڕێگای کەرتی تایبەتەوە جێبەجێکرا لە پێناو ڕێگریکردن لە بەفیڕۆدانی ئاو و دابشکردنی ئاو بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر هاوبەشەکانی ئاودا. پێوەری میکانیکی ئاو ئێمە حکوومەتی هەرێم قسەباری بەچێکردنەوە لە ئێستادا لە سڵانەوەی هاوڵاتیان پێوەری ئاویان داناوە. ئەو هاوڵاتیانەی کە پێوەری ئاویان نەبەستووە بە تێکرا پارەی ئاویان بۆ ئەهاتەوە کە تێکراگە تا لە مانگی 2021 لە دوای ئەوانەیە هەر هاوڵاتێک پێوەری ئاوی نەبەست بێت مانگانە 8,000 ناری بۆ ئەهاتەوە. بەڵام حکوومەت ئەو بڕیارەی بەپی بڕیارێکی دەرکرد وتی بۆی نەبێ بە بارگرانی بەسەر هاوڵاتیانەوە بۆی هاوڵاتیان زیاترە پێوەربەستن. ئەو بڕی پارەی کەم کردوانێ لە کردی بە 20,000 دینار بۆوانی کە پێوەری ئاویان نەبەستووە. ئەو بڕیارە تا مانگی 2022 بەردەوام بێت. هەر هاوبەشیە کە پێوەری ئاوی نەبەست بێت تا مانگی 12 ئەگەر لە دوای ئەوەنەی بەسێ مانگانە 8,000 دینار بڕی پارەی ئاوی بۆیێتەوە بە تێکرا بۆ مایەک. بەدڵنیایی ئەوانەیە یەکی لە هۆکارەکانی کە بە فیڕۆدانی ئاو کەم بێتوانێت دانانی پێوەرە لەبەر ئەوەی عەدالەتیەک و دادپەروەریەک لە بەکارهێنانی ئاواکات هاوڵاتی چەندێ ئاو بەکاربێنێ ئەو نەبڕی پارەی ئاو بێتەوە لە هاوڵاتیەکات. ئێمە هەبووە گەڕێک لەم شاری سلێمانیە کە تیمەکانمان ڕۆیشتووە بەلوعی سەرەکی پێوە نەبووە ئەو هاتوۆتەوەی کە بەکارهێناوەی کە نەبووە چۆتە ناو ئاوەڕۆکە و ئاوی زۆر بە فیڕۆچووە. ئەمێکی ئەبێت ئەم دانانی ئەم پێوەرە هۆکارێکی باشە بێ بۆ یەکەم بۆ بە فیڕۆندانی ئاوی خواردنەوە هەروها دانانی تەوافەش هۆکارێکی گرنگ ئەبێ بۆ بە فیڕۆندانی ئاوی خواردنەوە. ئێمە بەردەوام داوامان کردووە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لای کەناڵەکەی بەڕێزی ئێوەشەوە داواکەین کە هاوڵاتیان هاوکارمان بن لەبەرەوەی ئێمە لە پرۆژەکانمانەوە لە شاری سلێمانی نزیکی 2 ملیۆن هاوڵاتی ئاو لە پرۆژەکانەوە وەرەگرێت. ئەگەر ڕۆژانە هەر هاوڵاتیەک بەری تەنها 1 لیتر بگەڕێتەوانێت کەمترێ بە فیڕۆبات بڕێکی زۆر ئاو بۆ ئێماگەرێتەوە ئەتوانین ئەو شوێنانەی کە گرفتیانێ بۆ شوێنە بەرزەکان زیاتر ئاویان بۆ دابینکەن و گرفتی کەم ئاویان ڕزگاریان بێت.